بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دیارە پەلەکردن لە بڕیارە ئاوها هەڵەی لێ دەرەچێ حقیقت پێشەوەی کەوا دیوانی وەقفی سنی و مەجموعی فقی عراقی ئیعلان بکەن بەیانی متممە عن تەواوکەری ڕەمەزانیان جەژنە مزگەوتەکان لێرە لەبەرەو سعودیا ئیعلانی کرد ئیعلانیان کرد دوای ئەوە بوو لە سەفحەکانە بڵاو بووە کەوا جەژنە و دیوانی وەقفی سنی مەجموعی فقی عراقی لەبەرەوەی مجموعەیەکی فەلەکناسی و کەسانێکی مختص و شارەزا دانیشتن ئیعلانیان کردوتیان بەیانی تەواوکەرە بەیانی جەژن نییە دووشەم ئەبێتە جەژن و هەروەها ئەو دەوڵەتانیش کەوا بڵاویان کردەوە جەژنە و دوایەوە گەڕانەوە پاشگەز بوونەوە سووریا ئوردن چەند دەوڵەتێکی تر یەکەم جار ئیعلانیان کرد کەوا بەیانی جەژنە دوای ئەوە پاشگەز بوونەوە وتیان دووشەم جەژنە. بۆ ساڵانە بە بڕیاری سعودیا کرێ بە جەژن بۆ ئەمساڵ برارەکە گۆڕاو لە هەمان کاتە لە هەرێمی کوردستان سبەینە جەژنە و لە عێراقا تاوەکەری مانگی ڕەمەزان. هیچ ساڵێک بە بڕیاری سعودیا ناکرێتە جەژن. ئێمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ صوموا لرؤيته وأفطروا لرؤيته فإن غم عليكم فأكملوا العدة 30. ئەفەرمی ئەگەر مانگتان بینی بیکەن بە ڕەمەزان ئەگەر مانگتانیش بینی بیکەن بە جەژن ئەگەر دنیا هەور و هەڵابوو 30 ڕۆژەکە تەواو بکەن و دوایەوە بیکەن بە جەژن. سعودیا خۆی سەیری خۆی ئەکا و ئێمەش سەیرەکەین لە شەرعا ئێمە بابەتێکمانەی پێڵێن اختلاف المەطالع ئەمە لە صحیح بوخاری و مسلمیش هاتووە خەڵکانێک بووە لە شام کردویانە بە جەژن هاتوونە لە مەدینە ڕەمەزان بووە ئەمە شتەکە هەر ئەبێ و کێشەی تیانێ و سەیری چیەکەین سەیری مەطلعی خۆمانەکەین و لەگەڵ بڕیاری وڵاتی خۆمانای. بۆ لە هەرێمی کوردستان مانگ بینراوە لە عێراق نەبینراوە. ئیتر ئەمە کێشەکە ئەوەیە ئاخە ئایا بە تەعکیدی لە هەرێمی کوردستان مانگ بینراوە ئەوە یەکێک لەوانەیە دوای ئەو لژنەی کەوا لە دیوانی وەقفی سنی دانشێ کەسانێکی مختصن کەسانێکی شارەزان ئەمان ئەڵێن مانگمان نەبینی و دوایەوە ئیعلانیانش کردووە ئەڵێن مانگ نەبینراوە. ئەوە ئێمە ئەوەی کوردستان تا ئێستا یعنی من تەعکید نیم ئایا بە تەواوەتی مانگ بینراوە ئەوە ئەبێ ئەوان خۆیان شتێک بڵاوکەنەوە و لە بین کوردستان و وەقفی سنیشە کۆنتاکیەکەیە ئەبێ ئەوان ڕایگەێنن بۆ ئەوەی خەڵک بزانێ. لێرەوە بە خڕاگەین کە سبەینە جەژنیە و تەواوکەری مانگی ڕەمەزان. بەڵێ ئێمە دیوانی وەقفی سنی ئیعلانی یەکەین بەیانی تەواوکەری مانگی ڕەمەزانە و جەژن نییە دووشەم جەژنە بە ئیزنی خوای گەورە. مامۆستا خەڵی تێک ناچێت سەرەتا تەکبیرات کرا ئێستا هەندێک کەس پێی وایە ئەگەر تۆڕە کۆمەڵایەتەکەی نەبێت لەوانەیە وا بزانێت سبەینە جەژن بیکە بە جەژن و هەندێکی تەواوکەری مانگی ڕەمەزان. ئێمە ڕوونکردنەوەیەکماندا و تەلەفۆنمان بۆ هەموو مامۆستاکان کرد لەگەڵ هەموو مامۆستاکانە قسەمان کرد وتمان کاکە ئەوەی کراوە تەواو نییە نوێژی تەراویح بکەن نوێژی تەراویحیان کردووە و لە سەماعەکان بانگیان کردووە بۆ ئەوەی کەوا خەڵک بزانێ کەوا بەیانی ڕەمەزانە و جەژن نییە.